یانەی نەفتی شاری بەغدا بە مەبەستی ئامادەکاریی باشتر و بەرزکردنەوەی توانای جەستەیی یارزانەکانی کەمپێکی مەشق و ڕاهێنانی لە شاری هەولێر دەست پێ کرد و بۆ ماوەی 9 ڕۆژ ئامادەکاریەکی چڕ ئەنجام دەدات تاوەکو ئەنجامەکانی لە وەرزی ڕابردوو باشتر بکات. ماوەی ئامادەکاری ماوەیەکی زۆر کەمە بۆیە یەکە مەشقیەکانمان قورسن بۆیە چاوەڕوانی پێکانی یارزانانیش دەکرێت. ناتوانین ئامادەکاریەکی گشتی و تایبەت بکەین بەڵام ئامادەکاریەکی گشتگیر دەکەین. بێگومان تۆ دەزانی من وەک ڕاهێنەر کەوا 30 ساڵە لە نێو کاری ڕاهێنەرایەتیم توانیومە زۆر دەستکەوت بەدەستبێنم. یەکەم ڕاهێنەری عێراقیم جامیەکێتی ئاسیامان بەرز کردەوە و چەندەها نازناوی خولی ناوی عێراق. بێگومان ئەمە لەگەڵ تیپە هاندەریە گەورەکان بەڵام ئەگەر ئەوەشی تێدا نەبێ هەر ڕکابەری بۆ ناو و ناوبانچیانەکە دەکەین. ئەم سیفاتانەش لەیانەی نەفت هەیە و ئەگەر چەند وەرزێکیش بمێنینەوە کاری باشتر دەکەین وەک بۆ دهۆک کردمان خەریک بوو دابەزێت بەڵام دواتر ساڵی یەکەم پلەی چوارەم و ساڵی دووەم پلەی سێم و دواتر گەیشتین بە نازناوەکە. بۆیە ناڵێم ئەم وەرزە تیپەکانی پێشەوە دەبین بەڵام بۆ وەرزەکانی داهاتوو ڕکابەری نازناوەکە دەکەین. یانەی نەفت بۆ ئەم وەرزە گۆڕانکاریەکی زۆر بەسەر پێکاتەکەی داهاتووە و ستافی ڕاهێنەرانیش بەسەر پەشتی باسم قاسمی ڕاهێنەر کار لەسەر خۆگونجاندنی یارزانەکان دەکەن تاوەکو هەنگاو بە هەنگاو تیپەکە بەرەو پێشتر بچێت. بەڕاستی یعنی ئەم کەمپە بۆمە زۆر زۆرورە کە هاتیینە شاری هەولێر کە بتوانین کە تەمرینی بکەین خۆمان ئامادەکەین بۆ دەوری عێراقی چنەماوە وەختێکی نێزیکە یعنی هاتوونە چەند یاری دۆستانە بکەین لەگەڵ هەندێک نادی لە لێرەنە کەوانیشی بەخداینە خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی دووش یعنی یاریزانی نوێمان بۆ هاتووە چەند یاریزانێک لە یانەکانی کە لەگەڵمان هاتووە نوێیە کە بتوانین یاری دۆستانە زۆر ئەنجام بدەین و تا بتوانین تەنسیقمان لەگە یەک باشتر بیتن. یاریەکانی خولی نایابی عێراق دوای 2 هەفتەی دیکە دەست پێ دەکات و یانەکانیش لە ئامادەکاری چڕدان بۆ دەستپێکی یاریەکانی خولەکە. یانەی نەفت وەرزی ڕابردوو پلەی شەشەمی خولەکەی وەرگرت بۆ ئەم وەرزەش ئامانجی خانەیەکی باشترە تاوەکو بەشداری پاڵانتیەکانی دەرەوە بکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.